تا دێت بارگرژیەکانی نێوان هەردوو دەوڵەتی یۆنان و تورکیا ڕوو لە هەڵکشانە بۆیە ئەسینا پەنا بۆ ئەمریکا دەبات بە مەبەستی بەرگرتن لە هەوڵەکانی ئەنقەرە بۆ دەستگرتن بە سەردەریای ناوەڕاست و دەرهێنانی سامانە سروشتیەکانی ئەو ناوچانەی کە ناکۆکی زۆری لەسرە. لەو چوارچێوەیەشدا سوپای ئەمریکا و یۆنان بڕیارە مانۆڕێکی سەربازی هاوبەش ئەنجام بدەن. لە دوای جیابوونەوەی یۆنان لە دەوڵەتی عوسمانی لە ساڵی 1832ەوە ناکۆکی بەردەوام هەبووە لە نێوان هەردوو وڵاتدا. چەندین ڕوبەڕووبوونەوەی سەربازیش لە نێوانیاندا ڕووی داوە. دواهەمینیان لە ساڵی 1974دا بوو کاتێ تورکیا دەستی گرت بە سەربەشێکی قوبروسدا و ڕێگری لە حاکمی سەربازی یۆنانی ئەو کاتە کرد بیکاتە بەشێک لە خاکی وڵاتەکەی. لەو کاتەشەوە پەیوەندیەکانیان ئاسایی نەبووتەوە. لە پاڵەوەشدا ململانیەکان ڕەهندێکی بیرروباوەڕی ئاینی لە خۆگرتووە و جێڕانەوەی ئایا سۆفیا بۆ مزگەوت ئەوەندەی تر یۆنانی تووڕە کردووە. لەو چوارچێوەیەشدا ڕۆژی هەینی کە وتار و نوێژی بە کۆمەڵ لە ئایا سۆفیا ئەنجام درا. خۆپیشاندان لە بەشێکی شارەکانی یۆنان ئەنجام درا و ئاڵای تورکیاش سووتێنرا. ئەوەش ئەنقەرەی نیگەران کرد و ئیدانێ و کاری کرد و ڕایگەیاند لێدوان و هاندانی بەرپرسان لە یۆنان لە پشت ئەو ڕووداوانەوەن. ڕاشیگەیاند کە پێویستە یۆنان بەخەبەر بێن چونکە ئایا سۆفیا بۆ هەمیشە بۆتە موڵکی تورکیا. سەبارەت بە ناکۆچە سنووریەکانیش دوایەوەی تورکیا ڕێکەوتنێکی لەگەڵ حکوومەتی لیبیا ئیمزا کرد بۆ دەرهێنانی غاز و نەوت لە ژێر دەریای سپی ناوەڕاست، ناڕەزایەتی توندی یۆنان و چەند وڵاتێکی دیکەی لێکەوتەوە. یۆنان پێی وایە بەشێک لەو ناوچانەی تورکیا تێیدا کار دەکات بۆ دەرهێنانی نەوت و غازەکەی ناوچەی سنووری دوورگەکانی ڕۆدس و کاستیلۆریزۆن کە خاکی وڵاتەکەیانن. بەڵام ئەنقەرە پێی وایە ناوچەکە هاوسنووری ئەنتاڵیای وڵاتەکەیە و یۆنان هیچ مافێکی لەو سنوورە ئاویانەدا نییە. لە ماوەی ڕابردووشدا یۆنان هۆشداریدا کە ناکۆچیەکانیان لەگەڵ تورکیا سەر بکێشێت بۆ ڕوبەڕووبوونەوەی سەربازی. هەر لەو چوارچێوەشدا ئەسینا هەوڵی بەدەستهێنانی پشتیوانی ئەمریکا دەدات بەرامبەر بە ئەنقەرە. لەو بارەیەوە پێگەی نیوز بۆمبی یۆنانی ئاشکرای کرد کەشتی فڕۆکە هەڵگری دوایند ئینزهاوەر لە کەنداوی سوێسەوە بەڕێکەوتۆ بۆ جێگیربوون لە باشووری دوورگەی کرێکتی یۆنانی. بڕیاریشە لەگەڵ سوپای یۆنان مانۆڕێکی هاوبەش ئەنجام بدەن کە تێیدا فڕۆکەی F-16 و F-18 ئەمریکی بەشدار دەبن. بەوتەی ئەو سەرچاوە یۆنانیە ئەوە هەنگاوێکی گرنگە بۆ وڵاتەکەیان چونکە بە یەکەم کاردانەوەی واشنتۆن دادەنرێت لە ڕێگریکردن لە باڵادەستی تورکیا بەسەر دەریای ناوەڕاستدا و بۆ ڕێگری لە هەر هێرشێک لەلایەن ئەنقەرەوە. ئەم هەواڵە هاوکاتە لەگەڵ هەواڵێکی دیکەی میدیاکانی یۆنان کە ڕایگەیاندووە 25 کەشتی سەربازی تورکیا کە بەسەر دوو گروپدا دابەش بوون لە نزیک دوورگەی کاستیلۆریزۆ جێگیر بوون و سوپای یۆنانیش لە ئامادەباشیدایە بۆ ئەگەری پێکدادان لەگەڵ ئەو هێزەدا. دەژڵێت کەشتیە یۆنانیەکە لە دەریای ئیجەدا جێگیر کراون بۆ هەستان بە ئەرکی خۆیان. بەڵام تورکیا بە شێوەیەکی بەردەوام لە ڕێی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە چاودێری جوڵەی کەشتە یۆنانیەکان دەکات. لە لایەکی دیکەشەوە لە کەناراوەکانی لارنکای قوبروس کەشتی جەنگی فەڕەنسا لە ناوچەکەدایە و بە هەمان شێوە چاودێری دۆخەکە دەکات.